پارێکی خورمات و کە هاتووەک و کەمپین زیاتر لە 1600 ماڵ سودمە دەملەی هاوکاریەکانی کەمپینی خورمات و بە ڕۆژاوا گەیشتۆتە شاری قامیشلوو ئێرە قوتابخانەی 12 ئازارە لە ناوڕاستی شاری قامیشلووە ئەو دیمەنی کە لە پشتی منەوە دیارە ئەو کەسانن کە بەڕیز وەستاون بۆ وەرگرتنی هاوکاریەکان ئەمێ بچمە لای یەکێک لە سەرپەرشتیاری کەمپینەکە و باسی دۆخی کەمپینەکەمان بۆ بکەوت چۆنیتی دابەشکردنی ئەگەر هاوکارم دیارەمە و سەرەیەکەوە لەناوە ئەو کەمپینە لیژنەیەکیان داناوە بۆ دابەشکردنی ئەو هاوکاریە. سڵاو لێ بێ کاکێنجان ئەگەر بێت ئێرە ئازێتنەوێت ئێستا ئێوە لەکەوێ دەستان کردو بە دابەشکردنی هاوکاریەکە و ڕێکارەکان چۆن و ماوەی چنێ بەردەوام سڵاو ئێوە سڵاو بەخێر بن مادوومن لەگەڵمان ئەوەی کە هەیە لێرە حەزەکەم باسیکەم پێش هەموو شتێک سپاسی خەڵکی خورماتوو بکەم بۆ گەیاندنی یان ناردنی ئەو بڕەپارەی کە هاوکاری بوو بۆ برایانی ڕۆژاوا ئەوەی کە لێرە هەیە پارێکی خورماتوو کە هاتووەک و کەمپین زیاتر لە 1600 ماڵ سودمە دەملەی و زیاتر لە 1600 خێزانی ئاوارە کە ئێستا لە ئەفرینان ئێمە لە ناوڕاستی ئێستا ناوڕاستی ئەفرینان ئێستا بەڵام ئەوانە کە ئێستا هاوکارێکن خەڵکی دەروی ئەفرین و شارەکانی تر وە کۆبانی و حەلەب و سەرێکانی و هەموو شوێنەکانی تێدایە لێرە بە سیستەمێکی زۆر ڕێک و پێک و جوان لێرەوە خەریکە ئیش لەسەر دەکرێت بۆی بە جوانترین شێوە پارەکان بگات هەر ماڵێک کۆدی خۆی هەیە هەر ماڵە کۆدی خۆهەیە لەسەر کۆدا پارەکان دابەشەکرێ ومە لێرە ئاماژە بۆ بکەم زۆر سپاسی تاوی وەکو کەمپینی خورما سپاس تاوامانەیە بۆ حکومەتی هەرێمی کوردستان کە هاوکارمان بن و زۆر سپاس بۆ ڕێکخراوی بەرزانی کە لێرە زۆر هاوکارمان بوون و زۆر سپاس بۆ خاچی سووری کوردی کە لێرە بە هەمان شێوە و بۆ هەموو ئەو ڕێکخراوانەی کە هاوکارمان بوون لێرە و زۆر سپاسیش ئەمێ کە سپاسێکی تایبەت بنێرم بۆ خورماتوو کە بەڕاستی پێشەنگ بوون باشترین کەمپین بەڕێکترین بە باشترین شێوە گەیشت بێتە ڕۆژاوای کوردستان کەمپینی خورماتوو بووە و تا کەمپینیشە کە تاوەکو ئێستا گەیشت بێت ڕۆژئاوای کوردستان تەنها پارەدا بەشکرابێ و یەکێک بەشایەتی ئەو ڕێکخراوانەی کە لەگەڵمان ئێستا کارەکەن یەکێک لە جوانترین کەمپینەکانی باشووری کوردستان. باسی ئەو بکەم ئەو زەرفانی کە دابەشەکرێت هەر زەرفە و چنێکیان بەرەکەوێت هەر ئایلەکە یاخود هەر ئەندامی خێزانی وەرەکە چۆن ئەو زەرفانێکی ئێمە دابەشێک هەر ماڵی 50 دلارە ئەو 50 دلار لێرە تقریبا ئەتوانم بڵێم بەش نزیکەی خێزانی وهەیە بەش 15 ڕۆژێکە خێزانی وهەیە بەش تاوەکو مانگێکێکە بۆی لەم زروفە ناخۆشەیە بە زووترین کات هاوکاری پارەکە بگادەسیان و پارەکە خۆیان بچنە بازار مسواک و ئەوانەی بۆ بکەن چکم ماڵی وا هەیە تەنها خۆی دەرچووە نە پارەی پێ نە خواردنی پێ ئەوەیە تەبیعی کەمپینەکانی تر کە هاتنۆتە ئێرە خواردن هاتووە جلوبەرگ هاتووە جێگا و ڕێگا جێگەوبان هاتووە ئێمە حەزمان کرد بە شێوازێکی تر بە میکانیزمێکی تر پارەکە تەنها پارە بێ بۆی ئەوان بتوانن لە بازار خواردنی گەرمی پێ بگن و خوشکەوات و ئانی پێ بکڕن بۆ سیستەمە ئیشمان کردووە. زۆر سپاس. من نوێنەری ڕێکخراوی بەرزانی لێرە ئەمە بە کورتی ئەزێتنەوە بێت ئێرە دۆخەکە چۆنە ڕوا سیستەمەکە چۆنە ڕوا لێرە دابەشکردنیان خێر بێن سەر چاوە قەت ئەو دەست پێشخەر یا کەمپینێ خورماتوو یەکەشوان دەست پێخەرێت هەرە جوان و ئەمشین بێژین تانەها یەکەم دەست پێشخەریە بڤی شێوەیەک و پارەی کاشت سەر خەڵکی کۆژبەر ئەوێ گۆل ناف قامشلودا نیشتەجێ بووینە دابەش دەکردن وەک دەستگای خێرخوازی بارزانیش هاوکاریەکە تەمام دێت گەلوان دابین تەمامە تیمێت مە دێ هاوکار بن ئەو پارە ئەو کاشە بدرستی بکەتە دەستێ خەڵکی هەژار و کەم دەرەمات و مدوێت ئەس لێرە ئاماژە پێ هێندێدەم سپاسی و دەستێ وان یەک خەڵکی خورماتوو ماش بکەین ئەوێت بەشدار بوویت وی کەمپینێدا ئەگەر مەبلەغێکی گەلێکی کەمژی بیتن ئەم سپاسیەوان بکەین و دەستێوان ماژیت کەن ئینشەڵڵا دێ هەر ساخ و سەلامەت بن و دێ سەرکەفتە بن.